ئێوارتان باش بینەر و بیسەرە خۆشەویستەکانم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ئێوارەی سلێمانی هاتمەوە دیدەنیتان و بابەتی ئەم پرۆگرامەم بابەتێکی تایبەتی ژیانی کۆمەڵایەتیمان دەبێت یەکێک لەو دیاردانەی کە لە تەواوی ژیانماندا بینیومانە و هەروەها ئازیزانی هەموو کە سەلامەت بێ بەڵام بابەتی پرسە کە یەکێکە لە دیاردە کۆمەڵایەتیەکان کە بە درێژایی ساڵانی کولتوری لە نێو کۆمەڵگەدا هەندێک گۆڕانکاری بەسەردا هاتووە هەروەها لە نێوان باسەکانی نێوان بابەتی ئاینی و ئەو ئەنجامدانی ئەو مەراسیمە زیاتر کە لە ژێر چتری ئاینیدا کۆ دەبێتەوە بەڵام تایبەتمەندی خۆی هەیە و هەروەها ئەنجامدانی و ئایا لە نێوان پرسەدانان نەریتە یاخود ئەرکێکی ئاینیە بۆ ئەمانە دەمەوێت گفتوگۆ بکەم لەگەڵ میوانە بەڕێزەکەم لەم پرۆگراممدا کە مامۆستا بەڕێز مامۆستا نەجمەدین قادر کە بەڕێزیان لێپرسراوی لقی سلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە و لە ستۆدیۆ لەلام ئامادەین چەند پرسیارێکم هەیە سەبارەت بە پرسە و پرسەدانان لە نێوان کللتور لە نێوان ئەرکە ئاینیەکان و ڕاستی دەکەم میوادارم ئێوەش سوود لە وەڵامەکان وەربگرن. مامۆستا زۆر بەخێر بی زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم بەخێر بن. سڵاو بۆ تۆ بۆ بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنەکەتان. سپاس بۆ ئێوەش بێ و سڵاوی خوای گەورەتان لێبێ. مامۆستا سەرەتا دەمێ پرسیاری ئەوە بکەم پرسە لە ڕوانگەی ئاینی ئیسلامی پیرۆزەوە پرسە چییەوە ئایا دانانی پرسە ئەمە بابەتێکی کللتوریە کە دروست بۆ یاخود وەکو لە نێو ئاینی ئیسلامی پیرۆزە ئاماژەی پێدراوە کە دەبێت پرسە ئەنجام بدرێت. سپاس و ستایش بۆ زاتی پاکی پەروەردگار، درود و سەلامی خوا لەسەر گیانی پاکی پێغەمبەر و پێغەمبەری پەیامی جوانکاری و مامۆستایەتی بۆ مرۆڤایەتیەنە لەسەر یاریاوەرانی شوێنکەوتوانیشی بە چاکەی کە ئەبێتە مای سەرفرازی دنیا و بەختەوەری قیامەتمان. ئینشاءڵڵا ئێمە و بینەرانیش لەو کەسانە بین کە بەو چاکەیە شوێن پێی پێغەمبەر و یارانیەکەوین. ئیسلام ئاینێکە تەنها ئاینی قیامەت نییە، ئاینی ڕۆژی دوایی نییە، بەڵکو ئاینی دنیاش. ئاینی دنیاە پێشەوەی ئاینی قیامەت بێت، چونکە دنیا مەزرعەی ئاخیرەیەوە کێڵگەیەکە کە بۆ دوا ڕۆژی مرۆڤ بەکاردێ. ئەگەر لەم کێڵگەیە باش کار نەکەین دوا ڕۆژیشمان بەکەڵک نایە. ئەگەر ئەم دنیایشمان تێکدا بڕوا بکەن ناگەین بە دوا ڕۆژ، چونکە ئەوەنە سەرگەرمە بین بە تێکچوونی دنیاکەمانەوە لەوانەیە ئاخیرەتمان لەبیر بەرێتەوە. لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام مشهوری هەموو شتێکی خواردووە بۆمان. یەکێک لەو شتانە ئەو بابەتە کۆمەڵایەتیە کە ئەمڕۆکە پێوترێ تەعزیە یا پرسە، سەرخۆشی لێکردن. بەم شێوەیە کە ئێستا ئێمە هەمانە لە کۆمەلگا کە عورفێکە ئەمە عورفێکی ئیسلامی نییە، ئەمە بابەتەکە دینی نییە، بە ڕاشکاوی تەعزیە واتە سەرخۆشی لێکردن. کەسێکی ئەمرێ بۆت هەیە، هەندێک لە عولەماڵێن هەر کاتێک تووشی بووی هەندێک ئەڵێن نەخەیرە تا 3 ڕۆژ سەرخۆشی لێ بکەی، پێی بڵێ خوای گەورە پاداشتان باتەوە، سەبرتان باتێ، مردووەکە بەهەشت بێ و خوای گەورە لە کەموکوتەکانی ببووریە. ئەمە بۆ کەسانێک کە مەسەلەن پیاون یا ژنی بەتەمەنن یا ئەوانە زۆریش پێوە نەچی بڕۆی بۆ ناوافرەتە گەنجەکان و ئەم بابەتە بکەی بە بابەتێکی تر، چونکە ئەڵێن گەنجەکان ئافرەتە گەنجەکان بەو شێوەیە نابێ. تەعزیە ئەم سەرخۆشی لێکردنە لە کتێبەکانی ئێمە کە ئێمە لە زۆربەی میلەتی کورد لەسەر مەزهەبی شافعین ئەڵێ دروستە، واتەم سەرخۆشیە دروستە، دانیشتن بۆی مەکروهە. کەسێک کە مرد 4 شتی واجب ئەبێ لەسەر موسڵمانان بە فەرضی کەفائی. فەرضی کەفائی چییە؟ واتە ئەو شتێک کە فەرض دەبێت لەسەر موسڵمانان، بەڵام ئەگەر تۆ پێی هەڵستای یا من پێی هەستان بەو فەرزە بە تاقی تەنیا لە کۆڵ هەموو شارەکە و خەڵکەکە کرد، ئەوانەی بیستویانە و پیانزانیوە. یەکەم شت کە ئەو مردووە مرێ بیشۆرین. دووهەم شت چونکە مرۆڤ بە مردووی بە زیندوی بەلای خواوە بەڕێزە، وەلەقەد کەرەمنا بەنی ئادەم. دوای ئەمە هەر ڕێزگرتن لە مرۆڤ وەکو کەسوکار، وەکو خزم، وەکو ئینسانیەت لە ناو دڵ و دەروون و وەک کۆمەڵایەتی لای خۆمان واجوانە بە ڕێزەوە بەڕێ بکرێ. هەر ئەو باوکەی دوێنەیە، هەر ئەو برای دوێنەیە، هەر ئەو ڕەفیقەی دوێنەیە، هەر ئەو هاوسەری دوێنەیە، هەر ئەو خوشکەی دوێنەیە. معقول نییە ئەمڕۆ کە فڕی دێتە زبڵدانەوە.
یا بە شێوەیەکی بێڕێز سەیری بکەیت لەبەرەوە بەڕێزەوە بەڕێ بکرێ بشۆری کە شۆردمان کفن بکرێت کە کفنمان کرد نوێژی لەسەر بکرێت کە نوێژمان لەسەر کرد بنێژرێ ئەم چوارە لەسەر مسلمانانی ئێمە کە ئاینی ئیسلاممان قبول کردووە ئەمە وازبە بە فەرزی کەفایی واتە یەک تاکە کەس لە گەڕەکەکە لە دێکە لە شارۆچکەکە هەستێ بەم ئیشە بە تاقی تەنیا کفنی بکە بە تاقی تەنیا نوێژی لەسەر بکە بیشۆرێ بیشارێتەوە کەسمان گوناهبار نابێت ئەگەر هاتوو کەسێک ئەمەی نەکرد من بیستومە و تۆ بیستوتەوە و فڵان کەس وەفاتی کردووە و نەشۆراوە و کفن نەکراوە و نەنێژراوە و نوێژی لەسەر نەکراوە هەمومان ئەوانی بیستومانە گوناهبارە بین ئەمە حەقی مردوو بەسەر زیندووەوە يجب إلى الميت 4 ئەم چوارە دوایی هاتوینەتە سەر تازیە تازیە وردە خۆمان لە خۆمانمان گەورە کردو ئێستا باز دەکرێت بە تایبەتی لە دنیای قەرەباڵغ و پرجەنجاڵی ئێمە ئێستا تازیە مەستەحەکان ئێمە دینیترەوە ئەگە بە ڕوانگەی ئیسلامی سەیری بکەیت ئەوان ئەو قورسباری کە ئێمە دروستمان کردووە نیانە قورسباری چییە من مۆزەفم ئەبێ هەندێک لە بەشی دایرە و خدمەتەکەم بڕم بۆ تازیە ئەڵێ دوانیوە ڕۆچی ئەیمان دووبوونە بۆ من ئەلێ دوانیوە ڕۆچی ئەیتر خەرجکردنی ئەم بانزینە اقتصادە پیسکردنی ژینگەیە دروستکردنی قەرەباڵغی و ڕێگەوبانە زەربێ لە ئابووری چونکە وەخت بەنرخچین شتە لە ئابووریە ئەمانە هەمووی ئێمە ئێستا بازەکەیە دەین لەبەرچی لەبەرەوەی تازیەمان کردووە بە عرفێک ئەم هەموو وەسایلە دروست بۆ واتساب و مەسنجەر و مۆبایل و هیچی ناخوایی لابێ بچین 2 دقە خۆمان بکەین بەو مزگەوتە لەو کۆڵانە ڕێگەمان گرتووە قەرەباڵغیمان دروست کردو ئەمەی بازەکەیەتی ئەیدی مامۆستا بەم جۆرە تێگەیشتین کە پرسە بابەتێکی کولتوریە و بەو جۆرەکە بابەتیش عرفیە بابەتێکە عرف داهێناوەوە لەگەڵ سەردەما وەکو ئێستا دەوترێ وەک مۆدێلیشی لێ هاتووە جار بەجار دەگۆڕە شێوازەکە ئێستا خاڵێکی تر هەیە ئەوەندەی خەڵکی گرنگی بەوەش دەدات پرسەکە لە چ شوێنێک بێت ئەو شوێنە خزمەتگوزاری باشی هەبێ و نزیک بێت و چاک بێ دانیشتنەکەی تەنانەت بیر لەوە ناکرێتەوە کە گرنگی ئەم پرسە ئەگەر هەبێت چییە یعنی ئەگەر وەکو بەڕێستان ئاماژەی پێ دەکەن کە ئێمە پێویستمان بۆیە لێ سەرخۆشیکردن و دڵنەوایەک بین بە کەسی کۆچ کردوو ئەمەیان کە سەرڕای ئەوەی کە ئێستا هەر هەیە پرسەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ ئەوەی کە خەڵکی تێبگات لەوەی کە بە چ جۆرێک بێ وەکو ئەمەی کە ئێستاش هەیە چۆن ڕاتان هەیە لەسەری ئێوە بەڕێزان تاوەکو زانایانی ئاینی ئیسلامی و ئێوە ئامۆژگاری و ڕێنوێنیتان بۆ هاوڵاتیان چۆنە بە چ شێوازێک بەڕێیکەن و دانیشتنەکەشیان ئەگەر هەبێت بە چ شێوازێک کەمترین ئەگەر بڵین شێواز هەڵەی تێدا دەبێت ئەگەر بەڕێوە بچێت لەگەڵ ڕێزم بۆ هەموو بینەران بیسەران هەموو مسلمانان باز لە مزگەوت دوای لاتۆک مزگەوتی پۆزی هاتووە من نەبیست تازیەخانەی پۆست با بە ئاوا تازیەخانەیەک داشی پیاوێکی گەورە بەڕەحمەتی خوا چوو لێوێ بوو پەیوەندی بە منەوە کرا و مزگەوتەکەمان دیاری کرد و ئەوانە هەندێک شت کرا و ساحە و ئەوانە چاکرا و ئەمانە دوایی وتیان نەزانی ترە مزگەوتەکە نەحەسێتەوە وتمان بوو هەندێک کەس لە مزگەوتەکەی داش فڵان کەس تازیەکەی لێ بوو میژەوێ تازیەمدانەوە یا مزگەوتی فڵان کەس یا مزگەوتی فڵان شوێن ئێستا بۆ هەندێک مزگەوتەی لە سلێمانی ئاوەلیاتوە جێگەکەی زۆر ناڕەحەتی دروست کردووە بۆ خەڵق بەڵام لەگەڵەوەشا خەڵق هەڵەت ڕاستە مام سەبا بێنە سەر باسێکیکەی گرنگ هەر لەمەوە کە ئێمە باس دەکەین و پرسە خۆی کە بەم جۆرە ئەم ناڕەحەتی و قەرەباڵغیانە دروست دەکات سەبارەت بە ئەجر و پاداشت و سەبارەت بە گوناحباری لە ئەم بارودۆخەدا خەڵکی کە دەبێت تا چەندێک ئاگدار بن لەوەی کە ئەو دۆخەکە دروست دەبێت تا چەندێک لە ئەنجامدانی ئەم زیادە ڕەویانە لە گێڕانی پرسەنامەدا دەبێتە مای گوناح هەم بۆ ئەو کەسەی کە کۆچی کردووە هەم بۆ خانەوادەی و کەسەی کە ئەم جۆرە مەراسیمانە بەڕێ دەکەن ئێمەی مامەسایانی ئاینی من کە بوومە بەرپرسی سلێمانی زۆرم هەوڵدا و پرسە زۆر کەم بکەمەوە تا ئەگەر بمتوانیە لاشی برم کە نەمتوانی کردمان بە یەک ڕۆژ لە سێ ڕۆژەوە کرا لە 2 ڕۆژەوە کردمانە یەک ڕۆژ و مدێکی مەحدودە و کە ئێسەر لە زۆر شوێن 2 ڕۆژەکە بەردەوامە لە زۆر شوێن دە حوتوەشتی تێپەڕێ کە ئاوا بڕوین بەو لاوە تۆزر هەر لە کوردستانی باشووری خۆمانە تعزی وایە بە 7 ڕۆژ تەواو نابێ
زۆر ناڕەحەتی دروست دەکات لە ناحەی گوناهباریەوە مەسەلەن وەختێک جەعفەر کە بزای پێغەمبەر و شەهید دەبێ ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لە غزای مؤتە و قەرەباڵغی لە مەدینە دروست دەبێ و جەعفەر شەهید بووە پێغەمبەر ئەفەرمێ اصنعوا الطعام لآل جعفر الآن ما بهم شغلهم عن الطعام ئەوەی کە ئێستا تووشی بوون وای لێکردوون ئەگیان لە خواردنەوە نەماوە نانیان بۆ خواردنیان بۆ دروستکەن اصنعوا الطعام لآل جعفر واتە یارمەتیان بن ئێمە ئێستا یارمەتی نییە وەڵا لەم شارا خەڵکێ گەمرێ سێ چوار ڕۆژ ئەم عالەمە لەوێ نانەخوا بەتایبەتی لە ناو شار لە لادیەکان بە هەمان شێوە هەیە بارگرانیە بۆ ئەو ماڵە و دراوسەکانی ئەم نانە بەلای زۆربەی عولەمای ئێمەوە حەڵاڵ نییە ئەڵێ کاکە گردنمان ئازاد کردووی کاکای ڕۆژ دیکە بۆ داوەتی و خەڵکەوە ناکەی هەیە نەوەڵا بۆ بە سندوق مەسەلەن بۆ نمونە خزمەکان کۆمەگەکەن کاکە ئەمە بۆ کاتی نەخۆشی نەبێ بۆ ئیوا لەبەر بۆ نەخۆشی شەمانە فعلەن بەڵێ ئەمە گرانباریە گوناهباریە هەرچی شتێ ببێتە یەسیروا وەلا توعەسیروا پێغەمبەرمانە فەرمیێ کار ئاسانی بکەن کار گرانی مەکەن إن الله يريد بكم اليسر ولا يريد بكم العسر خوای گەورە کاراسانی بۆتانەوێ ئەمە قورئانە کارگرانی بۆتاناوێ ئێمە لەما هەمووی کارگرانیە هەمووی تا بازەکە سارەکە بەنەوەک نەبێ جەنازەکە نابن دوایمان سارەکانمان ڕێگە لە خەڵقە گرێ ڕێگەی سعافە گرێ ڕێگەی ئارکوژێنەوە گرێ ڕێگەی ماڵانە گرێ بەردەمی ماڵانە گری ئەزانی زوو لەم شارەی ئێمە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک مزگەوتێک ئەگەر بە 4 پارە بووایە لە نزیکی مزگەوت وایە بە 5 بوو ئێستا گە لە نزیکی مزگەوت بێ بای 5 پارە بێ لە شوێنێکی تر لە نزیکی مزگەوت بەدووە ماڵێک خانوویەکە خانوێک بۆ خەڵق لە ئەرشی مزگەوت قەرەباڵغی تازە و ئانە زۆر بێتاقەتە زۆر بێتاقەت بووە هاتە زەربەی لەو خەڵقانەیەوە سارەی من چوون بە تازە لە بەردەمی ئەمانە ڕامگرتووە و لە بەردەمی گەرازەکەی ئەوە ڕایگرتووە نیۆڕۆ مناڵەکانیەتەوە خۆیەتەوە ئەوێ مناڵێ بەرێ بۆ مەکتەب سارەکەی لە ژوورەوە بۆی نایەتە لە دەروێ بۆی ناچێتە ژوور ئەمانە هەمووی ئەلکە هەمووی گرانباریە والذين إن الذين يؤذون المؤمنين والمؤمنات أواني إيمان داران يجون كاو أزيدون فقد يحتملوا بهتانا وإثما مبينا يوا ما هي وزارة إلا أبي بزليش اللي بيسلي كي تونز عزيته كاك عزيته دواء ما عندي عزيته ببسوشكي أو عندك الكابي وكل دلوبا بارانا كان دريا دروزكا إما بالراسي أو تعزيك إما همانا ناوينا نيندي أجا من دعاء بمردوية كم خواي أو مردوية خواي من هل أو خواي لشوي حوالي لبكم جويلة من الرجل كاسم سيساقة سمو سوران دو تعزياكم لبي شاوركم خل أخوا بارمو بمردوك اللي رسل بارمو بمردوك كوات أخوا لا مش جويلة منه أجا مسألة كمردوك بيت بلا مو أمان ليكدو إلا بيبسين بو تعزيه إن أقلي إيمان ليكدو بالراسي زور بدنا مالش أقلي كي تخطي كدو وازي اللي هنا جيتن لإما بالراسي حقيقتك أويا تعزيه بارسوشي تيابكري خيره کار ئاسانی تیابکرێ خێرە ئەم قورزباریە لەسەر وڵات و شار و دێو دێهات و خەڵکمان بووە بە قورزباری مامۆستا باسی شتێکە کرد جەنابەت ئەوەندەی هەوڵتان داوە لە 2 ڕۆژە کردوتانەتە 1 ڕۆژ و جامێ پرسیارێکە بکەم سەبارەت بە پرسە دەزانین کە بە شێوازێک ڕێکخراوە لەلایەن وەزارەتی ئەوقاف و حکومەتی هەرێمی کوردستانەوە و مامۆستا ئاینیەکان تێدا بەشدارن لەم بڕیارەدا سەبارەت بە یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان تا چەندێک ڕاوێژ و هەواهەنگی هەبووە لەگەڵ ئێوەدا تا چەندێکەوە خاڵی هاوبەشتان هەبووە لە ئەم شێوازەی کە هەیە سەبارەت بە دانانی نرخ بۆ ئەو مامۆستا بەڕێزان و کەسانی قورئان دەخوێنن سەبارەت بە وەکوتان ڕۆژەکان تا چەندێک ئەو خاڵە هاوبەشانە هەیە لەلایەن ئێوە لەگەڵ ئەنجامدانی ئەم مەراسیمە بکۆی با ئێمە باواقعی بم لەگەڵی ئێمە لەگەڵ وەزارەتی ئەوقاف هەماهەنگیشی باشمان هەیە وەک وەزارەتی ئەوقاف سەرکردارزانن کە من ئەندامی مەکتەبی تەنفیزیشم هەماهەنگێکی باشمان هەیە بەڵام زۆر جار هەماهەنگەکەی ئێمەش بە پێی عورفی مەنتیقەکە هەر بۆمان ناگاتە جێگە هەر بۆمان ناگاتە جێگە و لەگەڵ ئەوەشا لە کاروبارە ئیداریەکان کە زۆری عادی وەزارەتی ئەوقاف ئەویش ناگاتە جێگە بۆ وەکو وتمان من و تۆ هەردووکمان کۆکبووین لەسەرەوەی کە مەشتێکی کۆمەڵایەتیە
بۆ نمونە ئەوقاف سعی داناوە بۆ ئەو مامۆستانی کە قورئان خوێن کە پێویست ناکات قورئان خوێنن بە پارە بێ لە تازیە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی وەختی خۆی ئەمە چۆن داهاتووە وەختی خۆی لەم شارەیە مەوڵی من ئاگادارم کاک ئەحمەدی شێخ خوای لێ ڕازی بێ هەندێک حافظ قورئان هەبوو خەڵقی دانا و توێتی کۆمەکیان پێ بکەن وەگەر تازیە شتێک بۆ چوون ئەمانە بۆ خوار خۆبەخشانە قورئانی خوێنەوە خەڵک دەستگیرۆییش کردوون چون لەسەر قەبری مردووەکانیان قورئانیان خوێنەوە دەستگیرۆییشان کردوون کە خۆی هیچ پێویست ناکە ئەمە وەکو واجب بەڵام وەکو خێر کە خەڵک کەیف خۆیەتی وردە وردامە تەشەنەی کردووە ئێستا قورئان بۆ مەسەڵەن بۆ نمونە قورئان خوێندنی ئەوقاف لە دەوری 75,000 و ئەوانە ئایوازام حقیقەتەکەی بۆ ڕۆژێک 75,000 کە ڕەنگەوە 6 تا 8 زۆر بێ بۆ خەڵک با قورئان خوێنەکانیش لێم زویر نەبن بەڵام یەن قورئان بۆ تۆ خوێنی ئەگەڕێ بە دوای مەلا فڵان کەسە وەڵام دەنگی خۆشترە و دەست دەبەی دوو وەرەقەیەتی بەخوا مەلا فڵان کەسی ویستە بە 75 سال خوێنی ڕاستە زەلام بۆ دەستی بردووە کاکە 5 وەرەقە یاوە کەشخەری کەوت زۆر لە مامۆستا قورئان خوێنە فەقیرەکان لی بێ بەشنی چێ دوان شتێکی وا شمولی کرد بێ کە ئەمانە بۆ خۆی نایەڵێ ئەو ئیشەی وەزارەتی ئەوقافیش سەر بگرێ نایەڵێ ئەمەش سەر بگرێ مامۆستاشمانەیە وەڵام مامۆستای زۆر بەڕێز و زۆریشان ناوە تێ قورئان خوێنە وەریشی نەگرتووە هەیە وەری نەگرتووە هەیە کەمی کردوەوە و توێتی کاکە ئەوە کافیە بەڵێ بابەتەکە کە دەبێتە بەو جۆرە لە عورف و عادات هەندێک جار مامۆستا بەڕێزەکە خۆشی نێوێ وەریگرێ کە زۆری لێ ئەکا ئەوەی ئەبەخشێت ڕەنگە لەو دەسەڵاتە نەمێنێ وەک بەڕێز جارێکە بەخشین وەرگرتی حرامە کە کابرای پێ بەبەخشێ مەبەستم ئەوەیە من زوڵمی لێنەکەم داوای بە زۆر لێنەکە مامۆستا خۆی چەنی ئەدەنیە بەڵام ئەمە ئەبێتە زەربە لە لایەکی ترەوە مەسەر بۆ نمونە من دەوڵەمەندم کار بەدەستم ئەوم تازیەکەی دایکم والی یەکەم تەنتەنەوەعان ئەنا ئەمە بۆ باری کەسێکی خۆم ڕەنگە تاسیری شەوتۆی نەبێ بەڵام دیسانەوە لەو لاوە ئەبێتەوە بە زەربە بۆ خەڵق ئەبێتە عرف کە کەی دیشمان بە عرف بەبێ بازەکەی بین مەسەلە بۆ لە ئیسلامە باشترین ژنهێنانەوەیە مەستەرفەکەی کەم بێت بۆ تۆی گەنجیش توش گیرۆدە نەبی بە نەچیگە کاکەوە 50 مسقاڵیان بۆ کردو حەفلەکەی وابوو زلەکانی وابوو ئەوە بۆ تۆ کچەکەی دراوسێمان واشوی کردووە بۆ تۆشە بێ بۆ عرف بۆ تازیەکەش هەمان شت ڕاستە ئێستا لای ئێمە سیارە لە فەڕەنسیەکان قسەیەکی جوانیان ئەڵێ سیارە وەسیلەی گەیاندنە واتە وەسیلەی کەشخەیی نییە لای ئێمە ناخێت ئێمە زوربەمان لەخوا بەزابێ لان کرۆزەرمان هەیە و مەسەلم بۆ هەمانە مشتەکەی هەمەری کردیوە 12 پستۆنە و ئارز دەکەمە تاهوە نازانم چەند پستۆنە و ئەوەنە بەنزی دەڕوە مالعلم بە قەمەرەیەکی پسکۆلە کاریە ڕوە ڕاستە لە وڵاتان خەڵک گەڕێ بە دوای ساریەکی بچووکە بە کارباویش کا مەسەفی کەمبی لای ئێمە نەخێت جا لەبەرەوە هەندێک شت هەیە لە لای ئێمە زیاتر کەشخەیە وەک لەوەی مەسە بوون منە من ڕۆشتوم لە بەریتانیاژیم 20 ساڵە باوکم نەدیوە دایکمم نەدیوە لە تازیەکەی باوکما بە کامێرە ڕسمی شەکردن و بۆ مەنگەرن کاکەمە چی ئەهێنێ و چی ئەبا نەخۆشیەک لە نەخۆشیەکە کابرا بە باوکی بڵێ بابە گیان چۆنی بەڵێ زۆر مامۆستا سەبارەت بە شتێکی دیکە کە دیاردێ و زیا بۆتە ناو بابەتی پرسە و عورفعادەتی ئێمەوە ئەوش بابەتی گریانی زۆر و لە خۆدان و هەندێک ناشکوریکردن و هەندێک ئەوەی کە ڕەنگە هەندێک جار هەندێک کەسێکە پێشی دەڵێ ئەڵە من مەبەستم نییە خواگیان خوایە بە ناشکوری لێم وەرنەگری و بەڵام قسە هەڵەکە هەردەکات بۆ بردت بۆ ڕۆشتت ئەمانە لە ڕووی تاوانباری گوناحیەوە چندێک دەبێ مسلمان ئاگاداری ئەمە بێ و لەو کاتانەداوە هەم بۆ کەسی کۆچ کردو کە کۆچی کردووە کە بەهۆی ئەوە خەفەتبارین هەم بۆ خانەوادەکەشی ئێمە خەڵکی مسلمانین وقل ما يصيبنا إلا ما كتب الله لنا من لەوانەیە خەڵکی بڵێ مامۆستا قسەی زلەکە با خۆی بەسەری بێ من برای گەنجم مردووە دوو کوڕی گەنجم مردوون 29 ساڵ بووە برام 25 ساڵ بووە هەمووشان خریج بوون مشیب بووە کە سەرپرشتیاری پەروەردە بووە ئەوی کەم توێژەری کۆمەڵایەتی بووە بەڵام سەبرم کردووە سەبرەکە لە چیەکەی یەکەم جار ئێمانە خوا داوێتی ئەو عەتایی کە خوایە لەوانەیە لە ڕۆژێ لێ وەربگرێتەوە دوو هەمەوەی بردووەتەوە یەکە هەمویان بەرێتەوە لەیسی دەسەڵاتە نییە ئەبێ سەبر بێ لە بەرباری خوا ئەمە قەزا و قەدەری خوایە دووەم یەکەم کەس نی تۆ کە کەس دەمرێ و ئەخیر کەسی نابی کە کەس دەمرێ
وقەدەری خوش وایە خە مرۆڤەکان ئەمرن دارەکان وشکە بن هەورەکان دێن و ئەڕۆن ئەمە خوای قەراری لەسەرداوە ئەبێت تۆ سەبری بێ لە بەرباری خوا لە مەسەلەی گریانە پێغەمبەرە فەرمێ صلی الله تعالی وسلم مردوو معەزەبە بە گریانی کەس و کاری لەسەری معەزەب یعنی ئەوە ناخوای خاتە جوانم ڕەنگە لەوێ دڵگران بێ کە ئەمان واکەن چونکە ئەو گەشتوێتە شوێنێکی تر حەڵیمی ئەمە ئەو نیاحە و خۆداڕنین و خۆڕنین و دەموساڕنین پێغەمبەر فەرمێ لە ئیشی جاهلیەتەوە ئیشی زمانی قوڕیش ئەوانەی بەتیانە دوایە بە خوا لێی ناپرسێت تۆ چیەکەی بۆ کردش خوایە برای من بۆ کوژی خوایە خۆختی نەبوو تۆی زانیا خوا باشە وەختی بۆ عەزیزەت دابوو لە دایک بوو وەختی نەبوو کاکە زستان بوو بەو زستانە مناڵمان بۆ بەبێ کەیوە ئیشی منە و کەی عەزیزەی منە خوا لێی ناپرسێ کەیکە خوایە بۆ باوکی من و کوشت خوایە بۆ دایکی من و کوشت خوایە بە یاوە خۆزگە بەم نەخۆشیە نەمرداییتە قەی ناکەوە ئای بەچی ببرێ جارێک چوون بۆ سەرخۆشی هەوڵی خێزان وتی باوکی مردووە زۆر بێتاقەتە و بابچی سەرکی هەبین وەڵا باوکم هەر بە من نەمردایە وتە بابە تۆ تۆ لە خوا بکەی وەک گۆرانیەکە لەگەڵ ڕێزم بۆ بینەران ڕەنگە بڵێ مامۆستاوە لێ کۆی با بۆی کوێ گۆرانیە پێڵێ بەهارێ نەمرم وەختی سەیرانە و هاوینە نەمرم خەلە و خەرمانە و پاییزێ نەمرم گەڵار ڕێزانە زستانە نەمرم بەفر و باران و ئەکەی بمری خۆپیان لەخوا ناکەی باوکم بەم نەخۆشیە نەڕوا بەو جەڵتەیە نەمری و بەو دەردە نازام چیە نەمرێ و نەکەوێتە خوارە و نشکە وڵا قەدەری ئیلاهی وایە ژیان کۆتایی دێمەردن یەکێکە ئەسبابەکانی زۆرە لەبەرەوە ناکرێت لەخوا بپرسین باوکی منی بۆ کۆش لە خۆم بە خۆم بڕنم ئەمە جارێ بۆ مردووکە پێغەمبەر فەرمیوە عەزەبوو بی ئەوانەی لە دەوروبەرتن ئێمە عەسکەریمان کردو و پێشمەرگایەتیمان کردو و زیندانمان بینیوە و کوردی کۆنی کوردیەکەی ئەبێ سەبر هەبێ ڕفیقەکە بینیارە بێ لە تۆ لە خۆ بەی و ئەژنۆ بشکێ دوونیە دوژمن بێ خۆ تۆیش کوشی ئەبێ بێ وە کۆڵ تا تەحەملی خوێنەکەش و هەڵگرتنەکەش و خەمەکەش بکەی مردووەکە ئەگەر تۆ لە تۆ مردووە تۆ ولەی ئەمانی دەوروبەرە دوور نییە ئەوە بسووکترە لە تۆ تەحەملی نەکە دوور نییە ئەوە ئافرەتە تەحەملی نەکە بە تایبەتی دایکان و خوشکان قیڕوقاڵشی زۆرەکەن کە ئەوە زۆر باش نییە دوایەمە شیتر لە تازیا هەیە نازەم تۆ بک پرسیار ئامادە کردووە مردووە گەمرێت تا 6-7 جومعە ڕۆژی جومعان بۆ سەر قەبران ڕۆژی جومعان باشە چەند فریاکەوی تۆ بچی بۆ جومعەیە ئیشێ من باوکم بە ڕەحمەتی خوا تۆ برام بە ڕەحمەتی خوا تۆ دووکڕم بە ڕەحمەتی خوا تۆ برا خزم فڵان فڵان بۆ جومعەی چەندیان بچم بەڵێ مەبەستم ئەوەش وەک پرسیارەکەی من بەو جۆرە ئامادەم کرد مامۆستا بەڵام ئایا کاتی سەردانکردنی گۆڕستان و ڕۆیشتن بۆ سەرگۆڕی مردووەکانمان کاتێکی دیاریکراومان هەیە چۆ زۆر جار لە بۆنە و یادە دڵخۆشکەرەکانە لە جەژنەکانە دەبینی خەڵکانێکن زیندوانە بەڵێ دەتەوێت بچی بۆ لای ئەڵێ سەر قەبرانیان هەیە دەچن بۆ ئەوێ ئایا ئەمەیان تا چەندێک ڕاستە با بینەوە سەر ئەم بابەتە پێغەمبەرە فەرموویە نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها إنها تذكر الآخرة أما يتم جدال وشراقي رقالي ناوي قصي بيغمرة كمان كرين ما يمانك أو لي ما باشتر زاني قيامتي خلق شونا دنجانا بيشون بي أما الرابر مانا وكم مسلمان من باستي مسلمان كم زاوي خوي باوري بمسلمان تيني كيف كويتي من نهيم ليو كردبو كبسن بوسر قبران بسن لەبەرەوەی کە ئاخیرەتان بیر بێنێتەوە بزانانی ئەمە ڕێگەی تۆیە ئەوەی ئێمە ئاخیرەمان بینێنێتەوە بەداخۆ دەبینین گوڵفتابن ئەو گۆڕەکان هەڵبەستراون زۆربەی ئەوەش بەبەسمە هەر بپرسم مامۆستا تا چەندێک ئەمەش بە گونجایی دەبینن گۆڕستانەکان دەبین گۆڕەکانی زۆربەی هەڵبەستراون گوڵی لێ دەچێندرێت جوانکاری لێ دەکرێت ئەمە هەمووی بەهۆی سەردانکردنەوەیە گۆڕەکانی ئێمەسی جوانیەکە بچینەوە دیسانەوە خزمەت فرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەبەر یا باخێکە لە باخەکانی بەهەشت یا چاڵێکە لە چاڵەکانی ئاگر خوا پەنامان بەچی ئەبێ بە باخی بەهەشت بەکردەوە بەچی ئەبێ بە چاڵی ئاگر بەکردەوە کردەوەی پێشتری کاتی ژیانمان ئەگەر ببێ بە باخێ لە باخەکانی بەهەشت خۆ لەو چاڵانی ئەم ڕۆحانەتەوە ببینێ ئەم چاڵت چیە ئەم ڕۆحانەتە لەم چاڵە خۆ باخ جێبێتەوە کەواتە دنیایەکی تایبەت بە مردووەکانە وایە ئەوە بۆ مردووەکە ئیتر لەسەرەوە چیلێ کێشە نییە ئێمە ناتون زەربێکمان لە چیاوە لە وڵات
لەسەر حسابی زیندووەکان، لەسەر حسابی پێشکەوتن، لەسەر حسابی اقتصاد، لەسەر حسابی ئاوەدانکردنەوە کە بە ناشکوری نەبێ ئەمان لا ئێمە کەمن با خەڵک نەڵێ کۆرە ماوە ئاوەدانکردنەوەی دنیایان کرد بە شوقا با ئەوەشم ڕخنیم لێ نەگیری ناکرێ ئێمە قەبرێک جێگەی 6 قەبرمان پێگرتووە ئێستا ئێمە ئەزمە قەبرستانمانێ ئێمە مەلام و سەرۆکی زانانی ئەم شارە ئەناڵێنین بەدەست ئەمەوە لەگەڵ شارەوانیە چۆن قەبرستان دروستکەین چۆن بیپارێزین چۆن بیێنین چۆن جێگەمان بێتەوە ڕۆژ بە ڕۆژ مردوو زیابێ وەک شاری زیندوەکانمان پێویستی بە فران بوون شاری مردوەکانیشمان پێویستی پێێتی ئەگەر پارێزگاری لێ نەکەین هەموو قەبرێک ئێستا بە حەفالە هەڵیەکەین جێگەی چواری جاران دەگری هەڵیە بەسینە بێ بە جێگەی شەش کابرا هێناویان لێرە شتی داناوە بە کارشی دروستی کردەوە لەم دیوە جێگەی چوار کەس و لەو دیوە جێگەی چوار کەس سەعاتی کارە باو نازەم ئەمە بۆچی باشە ئەمە بۆچی باشە وەڵڵا کردەوەکانم نەبێ هەموو کارەبای کوردستانم بەنێ بە کەڵک نایە هەموو کاش کوردستان لەسەر قەبرەکەی من بێ بە کەڵک نایە مامۆستا زۆر سوپاسان دەکەم من زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێستان دانیشتم وەک خۆم زۆر سوودم بینی لە قسەکانتان و ئەگەر شتێک مابێ سەبارەت بە پرسە بەو ڕێوڕسمە من لە یادم کردبێ بپرسم جەنابتان بەبەستان بێ لە دەستی تەلەڤیزیۆنەکەتان و بەرنامەی تەلەڤیزیۆنەکەشتان خۆش بێ بابەتێ بوو کە ئەمە زۆرتر هەڵەگرێ من نزانم من بەسەلەی گلیم زۆر بۆ یانێ چونکە ئێمەی مامۆستایانیانیش تا ڕێک نین لەسەرەوەی زۆربەمان ڕێک نیە ئێستا بابەتانی کە من وتم ئەمە کە بابەتی شەرعی بەڵێ ئەسلی دینەکەیەکە هەمووان دەست پێ بگرن ڕێن خەڵکیش ساحەت بکە خەڵکەکێ بابە چۆن دەبێت تازیە نەبێ ببێ ئاوا وەکۆی ببێ کە شەرعیڵێ ئەوە یەک دووهەم زۆر کەس محاوەلەی کردو کۆمپانیا بکەنەوە بۆ بەڕێکردنی تازیە بەڵێ هەیە ئێمە و گەشتی زانیان کە قایمێت دەستیان خۆش بێت چەند جار بۆیان نردوین فڵانکە لەوێ کۆمپانیا وتومانە مەیکەن ئێستا ئوسابێ بە ئیجباری قورئان خوێنی ئێستا بە 75 بۆ کۆمپانیاکەی خوێنی کۆمپانیاکەش خۆ بێ 25 لێوەرگری زیاتری ئەوێ خواردنیشمان بۆ ڕازێنێتەوە خۆمەتم پەیاەکەم هی مزگەوتێ هی کاکەی خێرخوازە بەم هی تەلەڤیزیۆنی سلێمانیە بەم هی کاک حەمەڕەشی ئەبەم بە پیاوەتی ئەماتی هەوسایی کۆمپانیاکەیە کاکە ژوەرەکەی شێوێت تۆ بە ئاوای دابنین پارەیە شێوێت ئاو گێڕانەکە خۆمەی کردم قازانجی ناکەمە سەر ئەوش قازانجێ بە قاسەر کۆمپانیایە حەق خۆیەتی چێژلێنان و نازام چی تا ئێستا ئێمە بە خۆمان و ئەنجومەنی فتوامانەوە بڕیارمان لەسەر ئەوە نەداوەکە ئەو کۆمپانیانە بۆ تازیە دابنرێت بۆ چونکە بەڕاستی لەو ڕۆژەی چادر داهات ئەبوو بیری جادەمان بێکات لایە کۆکار ئاسانیە بۆ ماڵەکە بەڵام لایە کۆکارگرانیە بۆ هەموو کۆمەڵگا و هەروەها بۆ مزگەوتەکانیش خۆی گەورە وڵات و میلەتمان سەرفراز بکە خۆی گەورە وامان لێ بکە ئەم دینە جوانە وەک خۆی بەڕێوەبەرین بۆ یارکەکان سوکەین کار ئاسانی بکەین کارگرانی نەکەنی وەژداریش کە دەستان خۆش بێ سڵاو بڕێزم بۆ بینەرانی زۆر سپاس دەکەم مامۆستا نەژمێنی قادر دەستان خۆش بێ لە پرسراوی لە قیسلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کە لە ستۆدیۆ لە لامان میوان بوو و زۆر سپاس بۆ ئامادەبوونتانی وادارم کە هاوڵاتیانی بەڕێزیش هەمووان بە ئاگا بین کە ئینشاءڵڵا ئازیزانی هەمووان سەلامەت بن و لەوەش لە ڕووی ئاین و لە ڕووی دینەوە بە ئاگا بین کە بەتایبەت مردن یەکێکە لە ئەو مافانەی کە لەسەر هەموو مرۆڤێکە و خی گەورە چۆن ژیانمان پێدەبەخشێ بۆ جۆرە ژیان کۆتایی دێت هەموو کاتەکان لە بڕیاری خودای گەورەیە و بە دڵنیاییەوە زانست و زانیاری تەواو هەر لە لای پەروەردگارە هەمووان سەلامەت بن هەمووان پشوو درێژ بن ئینشاءڵڵا لە کاتی ناخۆشەکان بتوانن بەسەر خۆیاندا زاڵ بن و ئاگداری ئەوەش بین بەڕاستی بابەتە کولتوریەکان نەکەینە ڕادەیەکە زەرەر و زیانی لێ بکەوێتەوە ئەگە بە خودی خۆشت نەبێ خۆت لە توانە و دەسەڵاتت هەبێ لە یادت بێ ڕەنگە کەسانی دەوروبەرت بەهۆی تۆوە بەهۆی چاولێکەریەوە تووشی ئەو زیانە ببن هەر بمێنن ئینشاءڵڵا سەلامەت بن جارێکتر سوپاس دەکەم مامۆساگیان دەستان دەکوشم زۆر بەڕێزم سوپاسانەکەم ئامین ئینشاءڵڵا دەست خۆش بێ و ئێوەش لە ئێمە ببورن دەستەکانتان خۆش بێت